تاعكم هذا كيدير جماعة البرنامج تاعكم هذا كيدير أو الدنيا يشهدوا بكثرة تحول زارها هذه ما يستوعبون طيب باشا Kaçıyor ya.
دايرة سنة لا كملي.
كملوا خليش تصويري مع كان مركزنا وين ما يمشي اساس تصويري عليكم السلام ورحمة الله وبركاته. نحن للرجال
Vamos a
خو
Sara başa üstüne götür.
Peki.
Odama naxoshi tasvir qil. Aferin şunları kulüple işte şeyi Ha? Bravo. Hala oldu. Bakoti به امیدی. hop طور غالي قولنا. يبالهم ليش خانك يقولنا هذا اسمه سوري ولا أربعة ولا يبالهم اللي يقولنا هذيك الله قويسة تشوف. والله يمكن شو الله قويسة يبالهم اللي كامل يمشون بس اللي زين قال شيء سازي كذا. بس بخد على عادك.
ولا بلاش والله ده والله خليل جالسين كمان تنبسط لازم داشت كامل مش مالك الصوت ما عندك مش ساعتين كده يعني ليه استرس انا جسمي مالي كذا وانا اللي ركبنا لانه امين داشم زمان في الجميع ديما هذه مسنجة سيرة شبه اصلا شيء دولي شيء ما تبني بتزويد شان رمزي شيء ما زال موجود ده يقول فلان جميل تريك كايسا ده نقول ريبي كايسا كان يقول فلان جميل قول ما نحكي انتي كاكب بميننا وانا بقول لك والله كيف شيء ده تقل شيء ده رقص شوي ده ما زال بس درين بيشتي لاعب السله بوزنه زمان Sorry, none of them. kitapta şimdi ona bir işte ne? Bu oydu. Ne? Onun da zalmış. Şaşırtı. Sakası çiçeğimiz ya. Ahmet Kerpiç. Ahmet Kerpiç. Yine koydu da şükür diye biliyorlar. Ne kızı ne var? Ne kendi basraz da çıkıyor. Kerpiç ekranı
Vallahi hiç takım bedez bir mazlum bir dergilerim var apare program açıklı. Kaldır mı? Neren darına Serdar mı darına? Ne diyor ya? Serdar Necip mi darına? Ne diyor ya? Serdar ne var? Serdar mı zor bir şervani bulmamış.
Hakem zora. Zora hakem. Evet, sen olan bu yüzden yapılmışsa. Andam o karşılarını diye mi? Nasıl bu işleri? Burada daha da o yer.
بەڵێ بەڕاستی ئەم یاریانەی کۆتا هەمووی بۆ هەردوو لە مەتەرسی هەیە بەڵام ئێمە لە دەرەوەی یاریگای خۆمان ڕاستە گەم یەکەم توانیمان گۆڵێ بکەین هەر لە گەم یەکەمە بە هەڵەیەکی فەردی گۆڵی تەعادلیان کرد لە دەرەوەی یاریگای خۆت ڕاستە وایە بەڵام پیشەسازیش تیپێکی باش من ئەوانیش لە منافەسەی خوارەوەن منافەساکەن ئێمەش ئەو خاڵە لە دەرەوەی یاریگای خۆمان نەوەما بە ئیجابی دانین هیوادارین بتوانین لە ناو یاریگای خۆمانە لە یاریگانی داهاتووە خاڵەکان بەدەست بێنین و دەستخۆشی لە یاریزانەکانەکەم بەڕاستی ئەمڕۆ جوهدێکی باشیان کرد زۆر ماندوو بوون پیشەسازی زەختێکی زۆری کردو بە تایبەت لە گەمی دووهەمە 20 دقەیە خیر کە یاریگای خۆیان بوو بەرام بە هەڵ توانیمان بەرگری لە یاریگە بکەین و یەک بە یەک کۆتایی پێ بێت بەخۆ لە ڕاستە زۆر پێویستمان بۆ سێ خاڵی بوو داهاتینە ناو منافسەی هەموو هەولە چشماندا بۆ سێ خاڵەکە بین ئاستەچی باشیان پێشکە زەختە چتامان لەو فەرقەی کرد بەزان بەیە کە جمەی گۆڵەچیان لەمە کردی دوای کە گۆڵمای نەشەوت دۆم یعنی فەریقی من ئەوەی مشکل تەرکیزیان لە دەستدا ئاخیرەکەی کە تەرکیزیان لە دەستدا نەماتوانی فەوزەکەەوە دەست بینین تازە لە منافسە سونیە دەرێ بەس ئەو یاریانەش ماوە دەبێت تەواوی بکەین